ئەرسەلان جەلالی ڕایەنەر یانەی چەمچەماڵ بە شێوەیەکی فەرمی دەستی لە پۆستی ڕایەنەرایەتی ئەو یانەیە کێشایەوە پاش شکستەکەیان بەرامبەر بەیانەی سیروانی نوێ لە پێگەی تایبەت بەخۆی یاریدەدەری ئەرسەلان جەلال نووسیوێتی ئێمە وەک ڕایەنەر و یاریدەدەری ڕایەنەر واتێنانی خۆمان ڕاگەیان لە پۆستی ڕایەنەرایەتی یانەی وەرشی چەمچەماڵ دەمانەوێت لێرەوە سوپاس و پێزانینی خۆمان ئاڕاستی سەرۆک و جێگر و سکرتێر و بەشی دارایی و ئەندامان یانەی چەمچەماڵ و سەرپەرشتیاری تۆ پێ بکەین هەر لێرەشەوە ڕێز و خۆشەویستیمان بۆ سەرجەم یاریزانە ئازیز و بەڕێزەکان هەیە لەگەڵ ئەو یاریزانەی کە ماوەیەک پێش ئێمە ڕۆشتون. لە بەشکی دیکەی قسەکانیدا مەحموود محەممەد وتی داوای لێبوردن لە هەر یاریزانێک دەکەین کە ئەگەر قسەیەک یان شتێک لە ڕۆژانی ڕاهێنان و یاری ڕوویدا بێ و ببێتە مایی ئازار و دڵئێشانیان کاری ئێمە تا ئێرە بوو بەرپرسین لە ئەنجامی یانەکە لە خولی نایب و جامی کوردستان هەتا ئێستا لە ڕیزبەندی خولی نایب لە پلەی چوارەم داین و لە جامی کوردستانیش لە قۆناغی هەشت ماڵاواییمان کرد. لە کۆتاییشدا هیوادارم هەر ڕایەنەرێک و ستافێکی هونەری تازە دەست بەکار بوو سەرکەوتوو بێت و ئەنجامیانەکە باشتر و بەرزتر بکە ئەوەی بە ئێمە نەکراوە تەواوی بکات چونکە ئێمە هەر ئەوەندەمان لە توانەدا بووە و درێغیمان نەکردووە. چەمچەماڵ لە ژێر سەرپەرشتی ئەرسەلان جەلال 20 دیاری ئەنجامداوە 12 بەرنەوە و 4 دۆڕان و 4 یەکسانبوونی هەیە و بە کۆکردنەوەی 29 خاڵ پلەی پێنجەمی ڕیزبەندەکەی گرتووە.